الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهی گەم داوات لێکەین بە ڕەحم و میهرەبانی خۆت ئەم مەجلیسانە بکەیتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان. داواکارم لە خوای گەورە و کەسانەمان بگێڕێ کە لە مەجلیسە هەڵەسین گوناه و تاوانمان نەمابێ و خوای پەروەردگار لە سەروی عەرشەوە باسی ئێمەی کردبێت. خۆشەویستان و ئازیزان، بێگومان دینداری و خواپەرستی قوربانی دەبێت، ماندووبوونی دەبێت. ئەگەر ئێمە بمانەوێت خوا لێمان ڕازی بێت، بمانەوێت پەیامی خوای پەروەردگار بە خەڵکی ڕابگەیەنین، دەبێت خۆمان ماندووکەین. ئەو دینەی خوای پەروەردگار هەروە بە ئاسانی بە ئێمە نەگەیشتووە. ئەو دینەی خوای پەروەردگار بە هەزارەها و بە ملیۆنەها خواناس لە پێناویدا ڕۆحی خۆیان کردە قوربانی. ئێمەش پێویستە ئەو دینەی خوای پەروەردگار تەطبیق بکەین، جێبەجێ بکەین. ئەو دینەی خوای پەروەردگار لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە. پێم خۆش بوو ئەم شەو بچینە خزمەت بەسەرهاتی ئافرەتێکی پاڵەوان، ئافرەتێکی ئیماندار، ئافرەتێکی بەتەقوا، ئافرەتێک کە لە پێناو دینی خوادا قوربانی داوە، لەوانەیە بە چەندەها بە سەدەها و بە هەزارها موسڵمان نەتوان بەرامبەری ئەم ئافرەتە ببنەوە لەوەی کە ئابەم جۆرە قوربانی بۆ دینی خوا بدەن. لە پێناو خوادا ئینسانی ئیماندار ئەبێت هەوڵ بدات، کۆشش بکات، خۆی ماندووکەت. ئیمامی مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئینسانی ئیماندار ئەو ئینسانەی کە خۆشەویستی خوای گەورە لە دڵیدایە، پێی خۆشە لە پێناو خوادا ماندوو بێت، عەزیەت بخوا، ناڕەحەت بێ لە پێناو خوادا، چونکە خۆشەویستی خوا لە دڵیدایە. یەکێک لە پیاوچاکان ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەید کە ئیمامێکی زۆر زاهید و خواناز بوو، ڕۆژێکیان لە مزگەوتێک لە مزگەوتەکانی شاری بەسڕە لە سەدەمی سەحابە و تابعین و دوای ئەواندا ئەو کاتانە خوتبەی ئەدا و تاری ئەدا، ئامۆژگاری خەڵکی دەکرد. لەو کاتەدا دوژمنان لە چەند لایەکەوە هوجوم و هێرشیان کردو بۆ موسڵمانان. ئەم پیاوە بەڕێزەیش هانی خەڵکی ئەدا بۆی کە بتوان لە پێناو خوادا جیهاد کەن دژی گاورەکان و ڕۆمەکان و ئاگرپەرستەکان کە دەیانەوێت چەندەها موسڵمان بکوژن و ناحەقی بکەن. بەڵێ ئەم پیاوە ئیماندارە ئیمامی عەبدولواحید ڕەحمەتی خوای لێبێ وتارەکەیدا باسی حۆرەکانی بەهەشتی کرد، کۆمەڵشتی زۆری باس کرد. یەکێک لەو شتانەی کە باسی کرد لە وتارەکەدا باسی حۆرەکانی بەهەشت بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانێکە لە پێناو خوادا شەهید بێ، خوێنی لە پێناو خوادا بڕژێ، یەکێک لەو شتانەی کە خوا پێی دەبەخشێ 72 حۆری پێ دەبەخشێت. خێزان ئەمە هەدیەی ئەوەی کە لە پێناو خوادا شەهید بیت و کوژراوی. داواکەم لە خوای گەورە و میهرەبان لەو کەسانەمان بگێڕێت کە لە پێناو خوادا بکوژرێن. خوایان پێمان بەخشە و هەروەکو چۆن بە خواناسانت بەخشی خوایان ئێمەش لەو کەسانە بگێڕی کە لە پێناو تۆدا بکوژرین. بەڵێ کاتێکە یەکێک لەو ئافرەتە ئیماندارانە، ئافرەتێکی بە تەمەن پیرێژنێک گوێ لەم وتارە بوو کە ئەم پیاوە بەڕێزە باسی حۆرەکانی بەهەشت بەم جۆرە دەکات، ئەوەندە جوانن، ئەوەندە نازدارن، ئەوەندە چاکن، ئەوەندە پیاوی خۆیان خۆشەوێ. بەڵێ ئەم ئافرەتە ئیماندارە، ئەم ئافرەتە لە خواترسە، بەڵێ بە ئیمامی عەبدولواحیدی فەرموو ئەی ئیمامی عەبدولواحید، کوڕەکەی من دەناسیت، ناوی ئیبراهیمە، کوڕێکی هەبوو، تەنیایە کوڕێکی هەبوو، ناوی ئیبراهیم بوو. فەرمی کوڕەکەی من دەناسی، وەڵڵی خەڵکی ئەم بەسڕەیە، ئەوانەی کە دەوڵەمەنن، ئەوانەی کە پارە و پولیان هەیە، چەندەها کەس لەوانە کچەکەی خۆی پێشکەشی کردووە بەڵام من نەمهێڵاوە.
والله أي إمام عبد الواحد كري الزيت، أي إمام عبد الواحد كري الزيت، أو ئافرەتانی بەهەشت کە تۆ باسی دەکەی، ئەو حۆریانی بەهەشت کە تۆ باسی دەکەی، والله من ڕازیم، زۆر معجیبم پێیان، حەز ئەکەم کوڕەکەی من ئەو ئافرەتانە خێزانی بێت. سەیری ئەم ئیمانەکە، سەیری ئەم تەقوایەکە. ئیسلام بەگاڵتە بە دەستی ئێمە نەگەیشتووە. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لە پێناو گەیاندنی دینی خوادا فڕێ دراونەوە ئاگرەوە. ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوا لە پێناو دینداری خواپەرستیە باوکی ئامادە بوو چەقۆ لە ملی بنێت، سەلامی خوای لەسەر بێ. یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ چەندەها ساڵ ناخۆشی و ناڕەحەتی بینی لە پێناو خوادا، بوختیانی بۆ کرا، خراوە ناوبیرەوە، لە باوکی دوورکەوتەوە، هەمووی لە پێناو دینی خوادا. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ناڕەحەتیان زۆر بینی. یحیی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە پێناو خوادا سەریان بڕی. زەکەریای باوکی سەلامی خوای لەسەر بێ بە مشار لەتیان کرد، هەمووی لە پێناو دینی خوادا. ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی مەکە لە پێناو ئەو دینەی خوادا چەندێ ناڕەحەتی بینی. بۆیە فەرمی ئەی ئیمامی عەبدولواحید، والله من معجیبی ئەو ئافرەتانم کە تۆ باسی دەکەی، بۆیە حەز ئەکەم کوڕەکەی من ئەو خێزانانە بێنێت. والله تۆ زۆر باست کە حەزەکەم تۆ زتریش باسی حۆریەکانی بەهەشتم بۆ بکەی. ئەم ئافرەتە ئیماندارە، پیرێژنێک بەتەمەن، بەڵام ئیمانی وەکو ئیمانی من و تۆ نییە. پێی خۆشە لە پێناو خوادا قوربانی بدە، دینی خوا بەرز بێ و تەواو، من چین بەسەرادەی کێشە نییە. بەڵێ فەرمی من والله ئەی ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەید، من ڕازیم ئەوە بووکی من بێت، ئەوە خێزانی کوڕەکەم بێ، ئەوە ئێستا من ئەو ئافرەتانە مارە ئەەکەم، تۆ ئاگادار بە ئەو ئافرەتانە حەزەکەم مارە بکەم بۆ کوڕەکەی خۆم، ئەو حۆریانی بەهەشت، و مارەیەکیشی 10,000 دینار، 10,000 دینار ئاڵتون ئەدەمە مارەی ئەو ئافرەتانی بەهەشت. پارەکە دێنم لە پێناو خوادا سەرفیکە، 10,000 دینار ئاڵتون سەرف ئەەکەم، نزیکی 10,000 مسقال ئاڵتون، بۆی ئینشاءڵڵا خوای گەورە ئەو ئافرەتە جوان و شۆخ و شنگانەی بەهەشت و حۆریەکان بە نسیبی کوڕەکەی من کاکە ئیبراهیمە ڕەحمەتی خوای لێ بێت. بەڵام بۆچی ئەم کارە دەکەم؟ گوێ بگرن، لەگەڵ تۆ دەرچن بۆ غەزاکردن لە پێناو خوادا، بەڵکو خوای گەورە شەهیدی پێ بەخشێ، ئەمە یەک، و ببێتە شەفاعەتکار بۆ خۆم و بۆ باوکی. چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئینسانی شەهید شەفاعەتەکە بۆ 7 نەفەر بە ئیزنی خوا لە خزم و کەسوکاری خۆی نزیکی خۆی. بۆی ئەم کارە دەکەم شەهید بێ و ئینشاءڵڵا لە قیامەت شەفاعەت بۆ خۆم و بۆ مێردەکەیشم بکە، پیاوەکەی نەما بۆ ڕەحمەتی خوای لێ بێ. ئیمامی عەبدولواحید ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئەگەر وا بکەی ئینشاءڵڵا بێگومان خوای گەورە بە ئاواتی خۆت دەگەیەنێ. ئەمجا بانکی کوڕەکەی خۆی کرد ئەو ئافرەتە بە تەمەنە. فەرمووی ئەی ئیبراهیم وەرە، فەرمووی دایەگیان لە خزمەتە. فەرمووی ئەی کوڕەکەم تۆ ڕازی ئەبی ئەو حۆریانی بەهەشت بکەی بە خێزانی خۆت لە جیاتی ئافرەتانی دنیا؟ فەرمووی بەڵێ دایەگیان، زۆریش ڕازیم، زۆریشم پێخۆشە کە لە پێناو دینی خوادا ڕۆحی خۆم ببەخشم. خەڵک ئامادە نیە لە پێناو خوادا تۆزێ عارەق بکە، ئەگەر نوێژە تۆزێ درێژ بکرێتەوە یەکسەر هاواری دەهەڵەسێ، ئەگەر تۆزێ بۆ خوا بوەستێ تەحەموول ناکە، ئەگەر تۆزێ خوتبەیە درێژ بێ تەحەموول ناکە. خواناسانیش ئاوا بوون. وەڵای ئینسان کاتێک کە ئەمانە دەبیستێ ئەبێ شەرمەزاری دایگرێ و بۆ خۆشی بگری، بۆ قیامەتی خۆی بگری کە ئێمە ئاوا بەقەت ئافرەتێکمان پێ ناکرێ، ڕۆبعێکی ئەم ئافرەتەمان پێ ناکرێ، زۆر بەمان سوێن بەخوا. بەڵێ دایگیان، بەڵێ ڕازیم ئەم ئافرەتانە خوا بە نسیبنی کە ببێتە خێزانی من لە بەهەشتە. بەڵێ دەفەرمێت ئەویش فەرمی ئەوە پارەکەیەوە 10,000 دینارە ئاڵتونەکەی لە پێناو خوا بەخشیم، هەموو شتی پێ بکڕن، چەکی پێ بکڕن، سیلاحی پێ بکڕن کە مەسمان ئەو کاتشم شێر وشتانە بووە بۆ ئەوەی لە پێناو خوادا جیهادی پێوە بکرێ. بۆ کوڕەکەی خۆشی ئەسپێکی چاکی کڕی، شمشێری باشیدا بەدەستێوەتی ڕۆڵێکیان، ئەوە تۆم نارد بۆ جیهادکردن. فەرمی خوایە گیان ئەی ئەرحەم الراحیمین، ئەمەم لێ وەرگرە،
ئەم چاکەیەم لێ وەرگرە ئەوەی کە من داوام کردو یا رب العالمین پێمی بەخشە. بەڵێ ئەم ئافرەتە ئیماندارە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کاتێک کە ویستی لە کوڕەکەی جیا بێتەوە کفنێکی داپی لەگەڵ بۆنێکی خۆشە فەرمی ڕۆڵێکیان بە ئەمە کفنی تۆ بێت. ئەگەر ڕۆڵەکەم گەشتی بە دوژمن بەیانی نەکەی پشت هەڵکەی جەنگکە لە پێناو خوادا تەقسیری نەکەی کەم تەرخەمی نەکەی لە حەقی خوادا لە پێناو خوادا هیچ کەم تەرخەمیە نەکەی ڕۆڵە گیانیسە پێتەڵێم ئەوەی لە تواناتدا هەیە بۆ خوا سەرفیکە. ئەمە ئیماندارە ئەمانە حەقی داوای بەهەشت بکەن لە خوا نەک من تۆ ئیمان زەعیف ڕۆڵە گیان نەکەی خەمساردی بکە لە جیهاد و تێکۆشان لە پێناو خوادا. بەڵێ منداڵەکەی کوڕەکەی خۆی کردە باوەش و ناوچاوانی ماچ کرد و فەرمووی سەیریکە فەرمی ڕۆڵە گیان یا ڕەبی خوای گەورە من و تۆ جارتن لە دنیادا کۆ نەکاتەوە ئیلا لە بەهەشتا نەبێت. والله أو إيمان داري يا بني لا جمع الله بيني وبينك إلا في الجنة. خوايا جان أو إيمان داره مروفي شون درس سبحان الله إيمان إنسان دكاتة مروفي كي تواو خوشويستي بو خوا عبم جورة دبي يا ربي خوايا لەگەڵ ئەم کوڕم دا جارێکی تر لە دنیادا کۆمان نەکەیتەوە واتە نەگەڕێتەوە کوڕەکەی من لە پێناو تۆدا خوێنی بڕژێت. بەڵێ لە کاتێکا کوڕەکەی جگەرگۆشەی خۆیتی بە تەنیا پیاوی مردووە تەنها ئەم کوڕەی هەیە خۆشی دەوێ کوڕێکی جوانی نازدار و ڕوو لە خوا ئیلا لە بەهەشتا نەبێ خوای گەورە لە دنیادا کۆمان نەکاتەوە جارێکی تر. کوڕەکە ڕۆشت. بەڵێ کاتێککە ڕۆشتن بۆ جیهادکردن ئەو کوڕە ئیبراهیم ڕەحمەتی خوای لێبێ لە پێناو خوادا کوژرا. ئیمامی عەبدوڵواحید ڕەحمەتی خوای لێبێ فەرمی کاتێککە گەڕاینەوە بۆ بەسڕە دوای چەند ڕۆژ بدان چەندێکیان پێچووە کە گەڕاینەوە هیچ کەسێک سەرخۆشی لەو ئافرەتە نەکات هەتا خۆم قسەی لەگەڵاکەم چونکە لەوانەیە تەحەموول نەکا کاتێککە هەواڵی مردنی کوڕەکەی پێ بدەم کە کوڕەکەت کوژراوە لە پێناو خوادا. بەڵێ دەفەرمێ هاتین گەڕانەوە جیهادکەرەکان و مجاهیدەکان بۆ شاری بەسڕە دوای کە بزانە چەند ڕۆژ و چەند مانگ جیهادیان کرد لە پێناو خوادا دایکی ئیبراهیمش ڕەحمەتی خوای لێبێ دەرچووە دەرەوە وەکو ئەو خەڵکە. ئیمامی عەبدوڵواحید دەفەرمێ کاتێک تەماشام کرد ئافرەتەکە وتی ئەی ئیمامی عەبدوڵواحید خوای گەورە هەدیەکەمی قبوڵ کردیانە یاخود هەدیەکەمی ڕەت کردەوە ئەگەر هەدیەکەمی قبوڵ کردووە پیرۆزباییم لێ بکەن ئەگەر هەدیەکەش ڕەت کردووەتەوە سەرخۆشیم لێ بکەن واتە ئەگەر کوڕەکەم گەڕاوەتەوە سەرخۆشیم لێ بکەن. سبحان الله لەو ئیمانە لەو تەقوایە فەرمی والله خوای گەورە قبوڵی کرد هەدیەکەت و ئینشاءالله ئیبراهیم لە پێناو خوادا ئینشاءالله شەهید بوو لە پێناو خوادا کوژرا. یەکسەر ئەم ئافرەتە ئیماندارە چوە سەجدە سەجدەی بۆ خوا برد الحەمدولله خوایان سپاس بۆ تۆ ئەوەی کە من ویستم و ئاواتم بوو الحەمدولله پێیگەشتم. دایکی جگەری سوتاوە ئەڕاتە سەجدە سەجدە بۆ خوا دەبا الحەمدولله چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێ هەواڵێکی خۆشی بۆ هاتایە سەجدەی بۆ خوا دەبرد. بەڵێ ئەویش سەجدەی بۆ خوای گەورە برد کە سەجدەی شکر فەرمی الحمد لله الذي لم يخيب ظني. الحمد لله خوایە سپاس و ستایش بۆ تۆ کە گومانەکەی من ئەو گومانەی کە من بردم ئەوەی کە من هەم بوو لە دەستم نەدا و بە ئاواتی خۆم گەیشتم. خوایە گیان ئەو قوربانی کە کردم ئەو کوڕەی خۆم لە پێناو تۆدا بەخشی خوایە گیان لێم قبوڵ کە. بەڵێ گەڕایەوە بۆ بەیانی گەڕایەوە بۆ لای ئیمامی عەبدوڵواحید ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەم شەو ئیبراهیمی کوڕم هاتە خەو ئەی ئیمامی عەبدوڵواحید هەواڵێکی خۆشم پێیە فەرمی دایکی ئیبراهیم خوای گەورە بەخوا لە شەر بەزاریە قسە پێ ناکرێ
خوای گەن غەزەبمان لێ نەگەر خوایەکی ئێمە ئیمان زەعیف بەڵێ فەرمووی هەواڵێکی خۆشم پێ مزگەنێکی خۆشم پێ ئیمامی عەبدولواحید ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی هەواڵی چیت پێ فەرمووی ئەمشەو ئیبراهیمی کوڕی خۆم بینی ئەو ڕۆژە هەواڵەکەی بۆ هاتەوە شەو خەوت بە جگەری سوتاوە خەوت کوڕەکەی هاتە خەوی ئەفەرمێ تەماشام کرد لە ناو باخێکی سەوزی جواندایە زۆر جوان قوبەیەکی زۆر سەوز و جوان لەو شوێنەدایە بەڵڵاهی لەبان سەریرێک بوو لەمان سیسەمێک بوو لە دوڕ و گەوهەر و یاقوت دروستکرا بوو کوڕەکەی خۆم بینی ئیبراهیمی کوڕم تاجێکی لەسەر بوو تاجێک ئیبراهیمی کوڕم تاجی لەسەر بوو چونکە پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم ئەو کەسێک کە لە پێناو خوا شەهید بێ خوا گەورە تاجێ دەکاتە سەری ئەڵێ وەڵڵاهی تاجێکی بەسەرەوە بوو ئەی فەرمووی یا ئومما ئەبشیری فقط قبل المهر دایژیان مزگێنی بێ لێت خوای گەورە ئەو مارەی کە دادنا 10,000 دەرهەمەکە خوای گەورە قبوڵی کرد لێت خوای گەورە لێتی قبول کرد ئەوەی کە تۆ بۆ خوا سەرفت کرد و لە پێناو خوادا کرد خوای گەورە لێتی قبول کرد بۆیە مزگێنی بێ دایەگیان لە تۆ ئەوەی کە تۆ مەبەست بوو بۆ من و بۆ خۆشت ئەلحەمدولیلا پێی خوا لێتی قبول کرد ئەم بەسەراتەکە باسمان کرد خۆشەویستان فێری ئەومان دەکات کە دینداری و خواپەرستی قوربانی دەوێ ماندووبوونی دەوێ منیش پرسیارێ دەکەم لە خۆم ئەمجا لە ئێوە دەڵێم چیمان پێش خستۆ بۆ دینی خوا کوا قوربانیمان لە پێناو دینی خوادا کوا ماندووبوونمان لە پێناو خوادا با خۆمان ماندووکەین بۆ قیامەتی خۆمان لە پێناو خوادا کاتێک کە ناخۆشی و ناڕەحەتی ڕوومان تێئەکا با دڵخۆش بین کە لە پێناو خوادا عەزێتە خۆین ئەوە زۆر خۆشە لە کۆتاییدا دەڵێم خۆشترین شت لە دنیادا ئەوەیە کە ئینسان بۆ خوا خۆی ماندوو کات واللهی ئینسانی ئیماندار کاتێک کە بۆ خوا خۆی ماندوو دەکات زۆر دڵخۆشە ئەوە تا ئافرەتێک لە پێناو خوادا کوڕەکەی خۆی داناوە دڵخۆشە سەجدە بۆ خوا دەبا لەبەرەوەی خوا عیبادەت و چاکەی لێ قبول کردووە ئێمە چیمان لە پێناو خوادا داناوە چیمان کردو بۆ خوای گەورە با بە خۆمان دەرچینە ئەم بەسەرهاتانە کە زانایان باسییان کردو بۆ ئێمە پڕە لە دەرز و عیبرەت و ئامۆژگاری بۆ ئەو کەسەی کە دڵێکی زیندوو هەبێ نەمرد بێ دڵەکەی دڵی لە دەست نەدابێ با ئینشەڵڵا هەست بە کەمتەرخەمی و مقەسیری و نوقسانی خۆمان بکەین کە ئێمە بەڕاستی هیچمان نەکردووە لە چاو خواناسان و پیاوچاکان و خواناساندا لە چاو ئەو ئافرەتە ئیماندارە سەدەها ئافرەتی ئەوە لە مێژوودای بڕۆ بیخوێنەوە زانە چەندێ ئافرەتی هەبوو بەڕاستی ئافرەت بوونە بەڕاستی ئیماندار بوونە بۆیە ئینشەڵڵا با ئێمەش بۆ دینی خوا هەوڵدین دینداری خواپەرستیکەین بەڵکو خوای گەورە لێمان ڕازی بێ داواکەم لە خوای گەورە میهرەبان ئەو ئیمانە زەعیفەمان بەهێز و بەقوت کە یا ڕەبی خوای لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکانە حەشرمان کەی یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەم خوایگیان شەهیدیمان بەنسیب کەی لە پێناو تۆدا خوایەکە ئەو کەسەی حەزی لێیە یا ڕەبی خوایە بەنسیبی کەی ئامین 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 وصلی الله علی محەممەد وآله وصحبه أجمعين